بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر شوێن و جێگایەکن، سڵاو و ڕەحمەت و بەڕەکاتی میهرەبانی خواتان لەسەر بێ. داواکارم لە خوای پەروەردگار لەم دەرفەتەدا بتوانین بابەتێک پێشکەشکەین کە بێتە مایەی ڕەزامەندی خوا و سوود و کەڵکیشی بۆ هەموو لایەکە بێ. یەکێک لەو شتانەی کە مرۆڤی باوەڕدار پێویستی پێیەتی لە ژیانی ڕۆژانەیدا بریتیە لە زیکر و یادی خوای پەروەردگار. خوای سوبحانەه وتەعالا مرۆڤەکانی بۆ ئەوە دروست کردووە کە عیبادەتی خوای پەروەردگار بکەن. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای سوبحانەه وتەعالا مرۆڤەکان و جنیەکانی خەلق کردووە بۆ بەندایەتی بۆ خوا، بۆ بەندایەتی کە بەو شکل و شێوازی کە خوا لێ ڕازیە. یەکێک لەو شتانی کە دەبێتە مایەی نزیکبوونەوەمان لە خوا، دەبێتە مایەی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا، بەدەستهێنانی خۆشەویستی خوا، بریتیە لە زیکر و یادی خوای پەروەردگار. خوای سوبحانەه وتەعالا فەرمێ فەذکورونی ئەذکورکم. هەر کاتێک ئێوە یادی من بکەن، منیش یادی ئێوە ئەکەم. عەبدوڵڵای کوڕی مەسعودە فەرمێ لە تەفسیری ئەم ئایەتە، ئەگەر ئێمەی مرۆڤ لە نێو مرۆڤەکاندا و لەسەر زەوی یادی خوای پەروەردگار بکەین، ئەوە بێگومان خوای سوبحانەه وتەعالا لە نێو بەڕێزترین مەخلوقی خۆی کە فریشتەکانن لە نێو ئەواندا یادی ئێمە ئەکا. بۆ یەکێک لە خیتابەکانی خوا لە قورئاندا کە ڕوو لە ئیماندارانەکە فەرمی یا ئەیها الذین ئامنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئەی ئەوانێک کە ئیماندارن، باوەڕدارن، زیکر و یادی خوا بکەن بەو شێوازی کە دەبێتە مایەی نزیکبوونەوەتان لە خوا، بە بەردەوامی زیکر و یادی خوا بکەن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ڕووەکاتە هاوڵانیوە فەرمێ ئایا شتێکتان پێ بڵێم کە باشترینی کردەوەکانی ئێوەیە و دەبێتە مایەی تەسکیە و پاکردنەوەتان لای خوا و هەروەها دەرەجە و پلە و مەقامتان لای خوا بەرزەکاتەوە؟ وتیان بەڵێ پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ذکر الله، زیکر و یادی خوا دەبێتە مایەی بەرزکردنەوەی پلە و مەقامی مرۆڤەکان لای خوای پەروەردگار. ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی سەبەق المفەڕدون، ئەوانەی کە مفەڕدن پێشکەوتن، هاوڵان نەیانزانی مفەڕد چییە. وتیانەی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەمە المفەڕدون، مفەڕدون کێن؟ فەرمووی الذاکرین الله کەثیرا والذاکرات، ئەوانەی کە زۆر یادی خواکەن لە پیاوان و لە ئافرەتان. کەوابوو زیکر و یادی خوای پەروەردگار دەبێتە مایەی ئەوەی کە ئینسان هەمیشە نزیکە بێتەوە لە خوای پەروەردگار. و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام مقارنە و بەراوردی مرۆڤەکانی وا کردووە، ئەوانەی کە زیکر و یادی خواکەن و ئەوانەی کە زیکر و یادی خوا ناکەن. مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت. و ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە وێنەی ئەو کەسانی کە زیکر و یادی خوای پەروەردگارەکەن و ئەوانەی کە زیکر و یادی خوا ناکەن وەکو زیندوو مردووان. ئەوانەی کە یادی خواکەن وەکو زیندوو لە قەڵەمی داوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، و ئەوانەش کە بەلاشە زیندون و دوورن لە زیکر و یادی خوای پەروەردگارەوە بێگومان وەکو مردویان لێ هاتووە. بۆیە پێغەمبەر عیسا سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ كل كلام ليس بذكر الله فهو لغو. هەر قسەیە کە لە زمان دێتە دەرەوە ئەگە زیکر و یادی خوای تیانە بێ، ئەگە تەسبیحاتی تیانە بێ، ئەوە بێگومان بەلەغ و بۆ ئەژمارەکرێ و لەسەریشی قەرزارە بێتەوە و پرسیاریشی لێکرێ لە قیامەتە. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر شتێک لە زمانی ئینسانیەتە دەرەوە لە ڕۆژی قیامەتە محاسبەی لەسەرە. بۆیە ئەبێ وریابین ئەو زمانەی کە خوا پێی داوین ئەگەر سەرقاڵی نەکەین بە زیکر و یادی خوا، بە ئەستەغفر الله، بە سوبحان الله، بە لا إله إلا الله، بۆ زیکرانی کە واردن کە هاتوون لە سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، ئەگەر خۆمان بەشتی باشەوە سەرقاڵی نەکەین، بێگومان زمان خۆی سەرقاڵە بێ بە غەیبەت و بوهتان و زەم و قسەی نابەجێ و ئەو شتانی کە لەسەری قەرزارە بینەوە. بۆیە یەکێک لە چاکە و با بڵێن سوود و قازانجەکانی زیکر و یادی خوا بەدەستهێنانی ڕەزامەندی خوایە. یەکێکی تر لەوانە بەدەستهێنانی خۆشەویستی خوایە. یەکێکی تر لەوانە بێتە مایەی سڕینەوە و لابردنی تاوانەکان. ئەگەر ئینسان بەردەوام زمانی بە زیکر و یادی خوا
پاراو بکە تاوانەکانی لێ ئەسڕێتەوە و دەبێتە مای بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی دەبێتە مای ئەوەی کە ئینسان هەمیشە نورێک لە دەموچاویەوە دەرەکەوێ. یەکێک لەو شتانی کە زۆر بەلامەوە گرنگە کە بیگەڕمەوە بۆ ئێوە و بەو ئومێدێک ئینشاءڵڵا سوودی لێ ببینین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکێک لە غەزاکاندا کە بۆ غەزایەک سوپایەکی بەڕێ کرد، کۆمەڵێک لە هاوڵانی کۆ کردەوە و بۆ هەر یەکەیان توێشوویەکی ئامادە کرد، فەرمووی ئەمە توێشووی ڕێگا و سەفەری ئێوەیە. یەکێک لە هاوڵانی بێرچوو، ئەو هاوڵەش ناوی حودەیرە. ئەم هاوڵە بەڕێزە شەرمی کرد لە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بڵێ ئەی پێغەمبەری خوا، ئەی بەشی من کووە، ئەی من چۆن بڕۆم لەگەڵ ئەو سوپایە؟ بۆیە بڕیاریدا ئەم زیکرانە بخوێنێ: ئەستەغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. وتی خوایە ئەمانە باشترین توێشون. لەگەڵ سوپاکەیان ڕۆشت، ئەم زیکرانەی چەند بارە ئەکردەوە. خوای پەروەردگار جوبرەئیلی بان کرد، فەرمووی بڕۆ بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم، پێی بڵێ ئەو سوپایی کە بەڕێ کردووە یەکێک لە هاوڵەکانی بێرچووە، هیچ توێشوویەکی پێ نییە، توێشووی ئەو بریتە لە زیکر و یادی خوا ئەم زیکرانە ئەڵێتەوە. وەسەلامی منیشی پێ بگەێنە. خوای پەروەردگار فەرمووی ئەگەر عەبدێک لە عەبدەکانی خوا بۆ خوا سڵحاو بێ، خۆی یەکلا بکاتەوە بۆ خوا، بێگومان خوای پەروەردگار هەموو کارەکانی بۆ ئاسانەکە. ئەفەرموێ خوای پەروەردگار جوبرەئیلی نادە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، هاتە خزمەت پێغەمبەر، فەرمووی ئەی محەممەد، ئەو سوپایی کە بەڕێت کردووە یەکێک لە هاوڵەکانت بیرچووە کە ناوی حودەیرە، ئەو توێشووی ڕێگای بریتە لە زیکر و یادی خوا ئەم زیکرانە ئەڵێتەوە. کەسێک بنێرە بۆ لای بۆ ئەوەی توێشووی بەشی خۆی ببە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵێکی بان کرد، هەندێشتی بۆ پێچایەوە، ئەوەی کە پێداویستی سەفەر بێ بۆی نارد. فەرمووی سەلامی خوا و سەلامی جوبرەئیل و سەلامی منیش بگەێنە بەو هاوڵە. کاتێک گەیشتە سوپاکە، ئەبینێ لە دوای هەمویانەوە ڕێەکە، خەریکی وتنەوەی ئەو زیکرانەیە. فەرمووی تۆ حودەیری؟ وتی بەڵێ. فەرمووی موژدەت لێبێ، خوا بەهۆی تۆ جوبرەئیلی نادە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەسەلامی خوا و جوبرەئیل و پێغەمبەرم بۆ هێناوی. ئەمس هاوڵە بەڕێزەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە خۆشیە دەستی کردە گریان. فەرمی من چیم بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بەهۆی منەوە جوبرەئیل بنێتە سەرزەوی و ئاوا پێغەمبەری خوا منی بیر بکەوێتەوە. کەوابوو بەڕێزان، ئێمە گرنگە لە ژیانی ڕۆژانەماندا ئەو زمانەمان پاراوکەین بە زیکر و یادی خوا، چونکە ئەلا بذیکری الله تەطمئن القلوب، دڵەکان تەنها بە زیکر و یادی خوا ئارامەگرن. ئەم مرۆڤە ئینسانەکان سروشتیان وایە هەمیشە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ، نەفسمان وامان لێکا کە سەرکەش بین، بەڵام بۆ گەڕانەوەمان بۆ لای خوا، بۆ نزیک بوونەوەمان لە خوا، بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و خۆشویستنی خوا، پێویستە دڵەکانمان ئارام بکەینەوە بە زیکر و یادی خوا. داواکارم لە خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر بگێڕێ، دەروی خێرمان لێ بکاتەوە، هیدایەتی گەنج و داواکانمان بدە، زمانمان پاراوکە بە زیکر و یادی خۆی. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.